دڵی کەم پێستشکە ڕۆی بڕۆ دکتۆرجان بڕوا ڕوانگە دیارە ئێستا لە بەردەم سەرۆکاتی داواکاری گشتی مسکاڵا یاسایم لەسەر وەزارەتی دارایی و بەڕێز وەزیری دارایی کردووە لەسەر ئاراستەکردنی چەندین کۆمەڵ ئەوەش بە چەندین خاڵ ڕۆڵ کردوێتەوە یەکێ لەو خاڵانە ئەوەی کە نەبوونی پارە بۆ دابەشکردنی موچە دیارە وەزیری دارایی بەرپرسی سەرەکیە لە دابینکردنی خوت و موچەی هاوڵاتیان و فەرمانبەران کە لە ئێستادا سەرجەم جیلەکان بەرەمونە مامۆستایانی زانکۆ و کەسوگاری شەهید و ئەنفال و وەخانەنشین و ئەوانە کە بینیمانەکە هەمویان بێمۆچەن وەخاڵی دووەم هێنەدان و خەرجەکردنی پارەیە بۆ ئەو هێزە گەورەی مرۆیی گەنج کە چەندین فکرە و بۆچوون و پێشنیاریان هەیە بەڵام هیچ پارەیەکیان بۆ سەرف ناکرێت لەلایەن وەزارەتی دارایی وەزیری داراییەوە و هەروە خاڵی سێم تێکەڵکردنی باجی وەرگرتنی باج لە سەر خواردنەوە کولی و چەندین شوێنی نایاسایی کە لە ڕووی شەرع و ڕێگە پێنەدراوە تێکەڵکردنی ئەو داهاتە و خاڵی چوارەمیش پرسیارەکە بە پرسیاریش بێت ئەو موچەی وەکو بندیوار کە بە پەرلەمانتاران و ئەم دەستگای وڵات ئەدرێ کە لە ئێستادا بۆ ماوەی چەندین مانگە دەوامیان نەکردە کە ئەوانە بەپێی یاسا بەرپرسن لە دابینکردنی یاخود بڵێن لە دەرچواندنی یاسا و چاودێریکردنی یاسا بەڵام ئەوەی کە ئەبینین هیچ حاڵەتێکی وامان نەبینەوە کە یاسا دەربچێنن و وەروە چاودێری یاساکانیش بکەن بۆیە لە ئێستادا من سکاڵای یاسایم لەسەر وەزیری دارایی کردووە بە تۆمەتانەی کە باسمان کرد و هەیەکێ لەو تۆمەتانەی کە بەلای ئێمەوە کە سەرەکیە تێکەڵکردنی ئەو داهاتێشە ئەو داهاتە تەبیعی داهاتێکە لە خواردن باش وەرگرتن بێ لە خواردنەوەی کولی و شوێنەکانی کە ئایا بەپێی یاسا ئەم یاخود بڵێن بەپێی شەریعەت کە پێچەوانەی لە شەریعەتی ئیسلامی لە 1995 ڕابۆچوونی موسڵمانانە بۆیە ئێمە ئەم سکاڵایەمان ئامادەکردنەوە بەڵام من چەند پرسیارێک یاخود چەند بۆچوونێکم هەیە ئێمە ئەگەر ببینین ئینتیمای خەڵکمان نەماوە بۆ نیشتمان لە ساڵانی پێشوا پێشەوە یاخود بڵێن لەو کاتەدا خەڵک هەمووی ئەیاوت سەرمان نەوی ناکەین بۆ موچە بەڵام ئێستا ئەیبینین چیرە ئەمەش وەکارەکەی بۆ چەند هۆکارێکە گەڕێنەوە بۆ ئەو وەزیر و پەرلەمانتار و مدیر عام و ئەو محافظ و ئەو کەسە بەرپرسە بەدارە باڵایانە ئەەکەمەوە کە وەکو پێویست ئەجەندای جێبەجێ ناکەن و هەروەها پرسیاری پێش ئاراستەی حزبە ئیسلامیەکانەکە بە تایبەتی بۆ نمونە هەرێکە لە بەڕێز مامۆستا عەلی بابیر و مامۆستا سڵاحەدین بادین و ئەوە ئەندام پەرلەمانەکانی بەڕێز عەبدولستار مەجید و سۆران عومەر و یاخود بڵێن ئەبوبەکر هەڵەدینی و ئەوانەی کە ئەبوبەکر کاروانی و ئەوانە باشە ئێوە موچەیەک وەرەگرن زیاتر لە 6 ملیۆن دینارە تەبیعی بەپێی ئەو داتایانی کە ئاگادارین بەشێک لەو داهاتە لە داهاتی ناوخۆ پێتانە واتە لە 150 موچەکانتان لە باج وەرگرتنە لە خواردنەوەی شوێنە نایاساکانی کە بەپێی شەرعی ئیسلام و بە گوێرەی ئایەتی قورئانی و هەروە حەدیثی صحیح کە خوای گەورە لە قورئانی دۆزە هەموو شتەکان بە ڕوون کراوەتەوە هەروە حەدیثی صحیحی پێغەمبەرمان درودی خوای لێبێ کە ئاماژەی کردووە کە ئەو کەسانەی کە مامەڵەت یاخود وەرگرتنی ئەو پارانە دەکەن کە دەرچوونە لە دین ئایا چۆن ئەو حزب ئیسلامیانە ئەو پارانە وەرەگرن کە لە پێشتریشدا طبعاً منحەیان نەبووە و لە ئێستەیشدا ئەو پارانە وەرەگرن بۆ خۆیان یاخود بڵێن موچەی خانەنشینیە لە پەرلەمانی عێراق یاخود کوردستان بێ یاخود دیوای خانەنشینی یاخود هەموو شتانیدا چۆن ئەو موچە حرامە دەرخواردی ماڵ و مناڵیانەدا بەڵام ئەوەی کە ئەیبینین بێدەنگیەکی تەواویشیان هەیە لە هەموو بوارەکاندا بۆیە من لێرەوە ئەو پەیامە ئاراساکەم کەرەمانی ئینتیماکە بۆ دووشتە گەڕانمەوە کە کۆمەڵی وەزیر و پەرلەماندار و ئەوانەی کە مدیر عام و محافظ و قایمقامن کە کەسابەتێکی زۆر ئەکەن بە ناوی حیزبەوە بەڵام ئێمە ئەزانین ئەگەر بنمونە گەریکێتی پارتیش کە کۆمپانیایە نەبێت لەوانەیە کۆمپانیایەکیان نەبێت بەڵام ئەبینین بۆ نمونە من لەوانەیە وەزیر بناسم بەڕێوەبەری تەندروستی یاخود برای بەڕێوەبەری تەندروستی کاک مەسعود وەکو باوکێک دەستی ماچەکەم بانکی هەرێک لە کاک بابڵ و کاک مەسرور و کاک وباد و کاک نەچیر بکە بۆ ئەوەی کۆتایی بێ بەو نەعەدالەتیەی کە وەزیر و پەرلەمانتار و ئەو کەسە بەرپرسە پڵەباڵایانەی کە ئەیکەن بەرامبەر بە میلەتەکەمان لەبەرەوەی ئەو نەعەدالەتی ئەیبینی کاکەگیان کەسێک هاوڵاتێک موچەیەکی چەند سەد هەزاریەکی هەیە کە دەوامی خۆی کردووە هەموو شتێکی جێبەجێ کردووە بەڵام ئەبینین لە بەرامبەر بەوەدا حەقەکەی پێ نادرێت بەڵام ئەوە حەقیقەتە
ئێستا من کە لە ژوورەوە بووم لە سەرۆکایەتی داواکاری گشتی بەڕێز سەرۆکایەتی سەرۆکی داواکاری گشتی بۆ ڕاوە جەنابی گوێی لە بۆچوونەکانم گرت هەموم بۆ ڕوون کردەوە ئێمە هەمومان نزانین لە کوردستانە دادگاکان زۆر بە لەسەرخۆیی لەسەر هەندێک بابەت زۆر بە یعنی بە لەسەرخۆیی هەنگاو ئەنێن ئیتر ئەوە لای خۆیان ئەتوانن جواب ببەن بەڵام هەندێک حاڵەتی کەیسیشە بینین ئەگەر مناڵی فەقیر لێ بیان کەسێک بێ لە خلالی چەند ڕۆژێکدا سزاکەی بەرامبەر جێبەجێ ئەکرێ یعنی ئەوەیە پرسیارەکەم هیچ نازانم یعنی زۆردا ئیشەکان ئەڵێن هەڕوان باشە دوێنێ سەرۆک کار لە پرسکۆنفرانسێک ڕایگەیاندرا لەگەڵ گروپی پرسیەکانی پارێزەکان کۆبووی ئەو پارەی پارێزەکانە و هەمووش وەسیلی دارایی تۆ ماڵەوە و خۆی بەدەستەوە و بەدەست بەپرسیەکە حیزبەکان باشە بۆ سکاڵا لەسەر بەپرسیەکە حیزبەکان ئێمە ئەگەرم سەریکە جەنابەت ئاماژەی پێکەی ئێمە وەزیری داراییمانێ بەرپرسی سەرەکەترین سێکتەری وڵاتەکەویش داراییە ئەو پرسیارەی کە جەناب ئەیڵەی کە ئەڵێت لەدەسەڵاتی ئەوان نییە جەنابی وەزیری داراییە یعنی ئەو وا بڵێ ئەبێ هاوڵاتیان چی بووە بۆیە ئەکرێ لیژنە دروست بکە بۆی بزانین دیاری بکەین خەلەلەکە لەکوێدایە بەڵام من نەمبێت یعنی وەزیری دارایی محافزەکەشە لە لیستەکەی خۆی کە یعنی ئەبینین وەکو سوکایەتێکیش بە هاوڵاتیان بەخۆیڵە من ناسناوی پارێزگاری محەبەت هەیە ئایا پارێزگاری محەبەت ئەکرێت بێ موچە بێت هاوڵاتەکانت ئایا پارێزگاری محەبەت ئەکرێت هاونیشتیمانیانت بێ موچە بێت ئەمەی وەزیری داراییش کە باسی ئەەکەی جەنابەت ئەوان وەزیری دارایی بەرپرسان لە دروستکردنی دووری داراییش تۆ چۆن ئەتوانێت شتێکی وا بکات کە موچە بە بەڵام و جیاکاری بکە بابێت بە دۆکۆمنت ڕوونی بکات من سکاڵام لێ کردووە ئەو ئەتوانێت بڵێ خەلەلەکە لێرەیە بەڵام نەمان بینیەوە بڵێ ئەوە هەمووی چۆن بڵێ تەلاعوبکردنێکی کێدایە مۆزوعەکان ئەتوانێت باڕۆنی بکاتەوە کێ باش ئەتوانێت زۆر بەڕۆنی بێتە سەر تەلەڤیزۆنەکان وەزیرە دەسەڵاتی تەواوی هەیە بڵێ ئەمە هۆکارەکانە ئەمە بە قسە نابێت دەسەڵات دەست لە کارە کێشێتەوە نادێت پارێزگاری سلێمانیشمان بینێ من دەست لە کارە کێشمەوە بەڵام داوای بەخشینەکەم با فەرمو ئەنجومەنی پارێزگا جوابیاوە ئەگەر ئەو دەست لە کار کێشانەوە تەقدیمی ئەنجومەنی پارێزگاکە زۆر بە سادەیی وەڵامە درێتەوە دەست لە کار کێشانەوەکەی قبوڵەکرێت وەزیری دارایی طبعا وەزیری دارایی با ئەو شتێش ئاماژەی پێ بکەم وەزارەتی دارایی لە پێشووتریشدا هەر لەسەر لیستەکەی جەناب وەزیری دارایی پێشووتری کەواتە سێکتەرێکی وا گرنگ ناکرێت ئەو شێوازە یعنی ئەوە بکرێت طبعا ئەو عەدالەتی بەرامبەر بە میلەت کراوە بە یەکسانی کراوە هیچ فەرقێکی لە نێوان یعنی کەسێک فەرمانبەر بێ لە هەولێر یاخود لە سلێمانی یاخود لە دووە لای ئیداری گەرمیان بێ ڕاپەڕین بێ زاخۆ بێ هەموو یاونیشتیمانیان و هاوسمانانی ئێمە ئەوەی ئەکرێ وەزیری دارایی با بۆ ماڵ بکاتەوە کارەکەی چییە وەزیری دارایی بەڵگە ئەوە خۆی بەڵگەیە کە خەڵک پێبوو بێکەبێت طبعا ئەو پارەیە کە هێتە سەر حسابات بۆ وەکو پێویست يعني توزيعي ناكاد يعني او برسيارك با وزيري دارایی بڵێ يعني او يعني او وصعي كدروس بۆ هۆکارەکەی خۆی لێش يعني بعد ڕوونی کاتەوە من سکاڵام لەو ئەو ئەتوانێت لەبەرەوەی ئەو بەرپرسی ئەو موسسەیە ئەو سێکتەرە گرنگەی کۆمەڵگا و دارایی کە وڵات لەی بەرپرسی کێ وەزیری داراییە وەزیری دارایی ئەتوانێت ئەو ڕوونکردنەوە